دوێنێ دومین کۆنفرانسی ڕاگەاندنێکی نیشتیمانی کوردستان کۆتایی هات کە ئەم کۆنفرانسا تایبەت بوو با یەخستنەوە ڕێخستنی هەروەها گۆڕینی ناوەڕۆکی میدیاکان یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی گشتی 350 کەس بەشداریان تیا کردبوو و بەسەر 5 لیژنەدا بەش بوو کە دواتر هەریەکە لە لیژنەکان کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا بوو. ئەمە ئەمڕۆ قسەوە گفتوگۆ لەسەر ڕاستپاردە و پێشنیازەکانی دومین کۆنفرانسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر هێرش ڕەسوڵ کە بەڕێزیان پسپۆڕی میدیان و ڕاستەخۆ لاستۆ دەبانی کورسات نووسەوە لەگەڵماندان دکتۆر سڵاو لە بەدبانیت باش دکتۆر باش سپاس بۆم دەفەتە بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ئەگەر هەر سەرەتالەوە دەست پێ بکەین با بزانین بەڕێستان وەکو پسپۆڕێکی میدیا و ئەکادیمیای میدیاکە لە کۆنفرانسەکە بەشدار بوون لەمەوەی ئەو دوو ڕۆژەیە یاخود دومین کۆنفرانسەکە ئەو ڕێخستنەوە و یەخستنەوە هەروەها گۆڕینی ناوەڕۆکی بابەتەکانی میدیا کە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە باسکرا بە شێوەیەکی گشتی چی لە خۆی گرتە بوو؟ بەڵێ ڕاستەکەی ئەم کۆنفرانسە دومین کۆنفرانسی ڕاگەاندنیەکێتی بوو، ئەنی پێشتر لە ساڵانی ڕابردوو کۆنفرانسی تری ئەنجام داوە. ئەمەش نیشانەی ئەوەیە کە خۆی یەکێتی و ڕاگەاندنیەکێتی لە خەمی ئەوەیە کە بەردەوام لە نوێبوونەوە دابێت و خۆی نوێ بکاتەوە لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەمدا بگونجێت. وەکو لە ناونیشانی کۆنفرانسەکە دەردەکەوێت بریتی بوو لە ڕێخستنەوەی پەیام و پەیکەری ڕاگەاندنیەکێتی، واتە زۆرتر کارکردن بوو جەختکردن بوو لەسەر هەم پەیام هەم پەیکەری ڕاگەاندن و ئۆرگانە جیاوازەکان و سەرچاوە جیاوازەکان و کەناڵە جیاوازەکانی ڕاگەاندنیەکێتی هەر لە ئامرازە کۆنباوە تەقلیدیەکان وەکو ڕۆژنامە و رادیۆ بڵێن چاپەمانی و رادیۆ و تەلەڤیزیۆنەوە تاکو ماڵپەڕ و وێبسایتەکان تاکو دەگاتە سەکۆکانی میدیای نیو سۆشال میدیا کە وەکو بەڕێزشتان ئاماژتان پێدا کۆنفرانسەکە لە ماوەی دوو ڕۆژدا گفتوگۆی چڕوپڕی کرد لە چوارچێوەی 5 لیژنەدا کە ئەندامان بۆیان هەبوو لە هەموو لیژنەکاندا بەشدار بن ڕای خۆیان بڵێن پێشنیاری خۆیان بخەنە ڕوو گفتوگۆی چڕ و تێر و تەسەل کرا لەسەر بابەتەکان ڕاستپاردەی باش پێشکەش کرا کە لە ڕۆژی کۆتاییدا کە دوێنێ بوو پوختەی ڕاستپاردەکان خوێنرانەوە بەگشتی بۆ ئاراستەیە بوو کە ڕاگەاندنی یەکێتی وەکو حزبێکی کاریگەر لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە وەک چۆن لە کۆندا ڕاگەاندنەکەی پێشەنگ بووە لە ڕادیۆی گەلی کوردستانەوە لە شاخ تاکو و دروستکردنی بڵین دامزراندنی یەکەم ڕۆژنامەی ڕۆژانە لە هەرێمی کوردستان، دواتر کردنەوەی یەکەم تەلەڤیزۆن لە هەرێمی کوردستان و دواتر کەناڵی ئاسمانی و هەموو ئەو شتانەی ترکە دەستکەوت و سەروەری گەورەی ڕاگەاندنیەکێتین باس لەو کرا کە ئەم دەستکەوت و سەروەرانە بپارێزرێت لە ڕێگەی خۆنیۆکردنەوە لە ڕێگەی گونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەم لە ڕێگەی ئەوەی کە چۆن ئەم شەپۆلە گرنگەی یان خێرایی تەکنەلۆژیای نوێ و مەسەلەی پێشکەوتنی زانست و تەکنەلۆژیا لە دنیادا هەیە ڕاگەیاندن بەردەوام لەگەڵ خۆیدا دەبات گۆڕانکاری گەورە دروست دەکات لە پەیام لە تەکنیک لە فۆرم لە ناوەڕۆک هەموو ئەمانە چۆن ڕاگەاندنیەکێتیش بتوانێت وەک چۆن لە ڕابردوودا ڕۆڵ و کاریگەری هەبووە لە ئێستاشدا وەکو جاران و زیاتریش بتوانێت ئەو ڕۆڵ و کاریگەری هەبێت. بەڵێ دکتۆر وەگاشکرا لەسەر ڕێنمایی و ڕاستپاردەی کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم کۆنفرانسە بەڕێوە چوو. بە دیاریکراوی تا چەند گرنگە کۆنفرانسی لەو جۆرە بۆ سەرجەم ئۆرگانەکان بەڕێوە بچێ بەتایبەت میدیاش؟ شتێک هەیە کە لە زانستی پزیشکیدا پێدەوتێت تەشخیصکردن دەست نیشانکردن. دائیمەن کە تۆ هەزەکەی خەلەلێک کەم و کۆڕیەک یان شتێکە هەیە لە جسمی ئینساندا لە تەنی ئینساندا پێویستە بە دوای خەلەل و کەم و کوڕەکە بگەڕێت تەشخیصی کە یەکەم جا دوای ئەوە چارەسەری بۆ بدۆزیتەوە. بۆیە هەر درککردن بە خەلەل و کەم و کوڕی ئەمە زۆر زۆر گرینگە لە کای سیاسیدا لە ڕاگەیاندندا زۆر زۆر گرینگە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوا کۆنگرەیدا پێنجەمی کۆنگرەکە گۆڕانکاری گەورەی کرد یەک لەوانە کۆمەڵە ڕاستپاردە بوو بۆ ڕاگەیاندنی یەکێتی چۆن خۆی نوێ بکاتەوە خۆی ئەپدەیت بکاتەوە لەگەڵ وەرچەرخانەکاندا بگونجێت خۆی بگونجێنێت و بەرەو پێشەوە بچێت بە هەمان شێوە بۆ هەموو ئۆرگانەکانی تر ڕاستە ئەمە
ڕێخستن هەڵبژاردن هەموو ئۆرگانە جیاوازەکانی ڕێکخراوە دیموکراتیەکان کە چۆن بتوانێت خۆی نوێ بکاتەوە. ئێمە تەورەکەمان لەسەر ڕاگەاندنە ڕاگەانی یەکێتی لە ڕووی پەیامەوە ئایا ئەو پەیامەی کا لە دە ساڵی ڕابردوودا پێشکەشی دەکرد پێویست هەر بەو جۆرە بمێنێتەوە یان بیگۆڕێ بە جۆرە لە جۆرەکان بەتایبەت کە یەکێتی حزبێکی سۆشیال دیموکراتە لەگەڵ دادی کۆمەڵایەتی و معاناتی خەڵکایە و بۆ ئامانجا هەوڵ دەدات و خەبات دەکات چۆن ڕاگەاندنەکەی ئاوا دەنگی خەڵک بێت چۆن لە ڕابردووداوە بۆ زیاتر بتوانێت بە هەمان شێوە هەندێک پرسی سیاسی و حزبی هەیە چۆن بتوانێت کاریگەر بێت و ڕۆڵی هەبێت لە گەیاندنی بە جەماوە ڕووماڵکردنەکان چۆن بن اینجا لە ڕووی تەکنیکیەوە تا دەگاتە لە ڕوویدای ڕەنگە هەندێک وردەکاری هەبێت کە پەیوەندی هەبێت بە شؤون و کاروباری ناو کۆنفرانسەوە زۆر تایبەت بێ نەتوانین لێرە بێڵین بەڵام بە دڵنیاییەوە ڕاستپاردەی زۆر جددی بوون زۆر گرنگ و باش بوون کە بە دڵنیاییەوە کاریان لەسەر دەکرێت و وەکو بەڕێز کاک عیماد لێبسرای مەکتەبی ڕاگەیاندن و کاک سەیدا لەتیف لێبسرای بۆردی ڕاگەیاندن تاکیدیان لەوە کردەوە کە ئەم ڕاستپاردانە دەگەێنرێتە سەرۆی کێشەتی مەکتەبی سیاسی سەرکردایەتی و لە کۆبنەوەی سەرکردایەتی ئەمە تەصدیق دەکرێت پەسەند دەکرێت بۆ ئەوەی کە پشتیوانی بێت. بەڵێ دکتۆر جیاواز لە هەموو ئەوانەی کە باست کرد ئەزانی لە ئێستا کەم تا زۆر کە بشێکی زۆر لە میدیای نوێ دروست بووە کە هەرێکیان شێوازی ئیشکردن و سیاسەتی ئیشکردنیان جیاوازە یەکێتی چۆن ئەتوانێت خۆی لەگەڵ ئەم میدیا نوێیانە بگونجێنێت بێگومان لە ڕوە ڕاگەیاندنەکەەوە. میدیای نوێ و سەکۆکانی کە بە هەندێک تایبەتمەندی خزمەت گوزاری جیا دەکرێنەوە لەگەڵ ئامرازە کۆنباوەکان لەگەڵ تەقلیدیەکان مەسەلەی ئاسانی گەیشتن و لە ڕووی تێچووە بۆ بەکارهێنەر بۆ هاوڵاتی ئاسایی و لە ڕووی مەسەلەی کارلێک ئینترەکتیڤ چۆن دەتوانیت تۆ لە میدیای کۆندا مەسەن ئەوەی کە بینەرە لە ماڵەوە دەتوانێت تەنها بینەر بێ بەڵام لە ئێستادا لە سۆشال میدیا و نیو میدیا دەتوانێت هاوکات نێرەریش بێت فیدباکی هەبێ ڕیپلای هەبێ بەردەوام عنی ببێت لە بەشێک لە پەیامەکە لە کەناڵەکە و هاوکات وەرگریش بێ وایە ئەم تایبەتمەندیانەوە ژمارەیەکی زۆری تری تایبەتمەندی سۆشال میدیا وای کردووە کە نیو میدیا سەکۆ جیاواز و ئامرازە جیاوازەکانی نیو میدیا زۆرتر بچنە ناو خەڵک زۆرتر تەفاعل و کارلێک لەگەڵ خەڵکدا بکەن و بەردەوام خەڵک هاوڵاتیان بەکارهێنەر ئەو بەکارهێنەرەی جاران نییە لە دەیەک دوو دەیە سێ دەی پێ ڕابردوو کە باسمان دەکرد چونکە ئەوان ئێستا زۆرتر تەفاعولیان هەیە لە ڕێگەی سمارتفۆنەکانیانەوە لە ڕێگەی لاپتۆپ و ئایپادەکانیانەوە بەردەوام دەتوانن بەشێک بن لەو پەیامانە لەو کەناڵانە بۆیە زۆر گرنگە تۆ چۆن ئەو پەیامانت لەوێ جێگە دەکەیتەوە ڕاستە کەناڵی ئاسمانی گرنگە وەکو کورساتە گەلی کوردستانە ئەمانە رادیۆ گرنگەوە ڕەنگە لە هەندێک ئاسدا چاپەمەنیش گرنگ بێت ڕۆژنامە و ئەمانە بۆ هەندێک ئاست و ئەمانە بەڵام جارێکی تر ئەم پەیامانەی تەلەڤیزیۆن و رادیۆ ڕۆژنامە چۆن دەتوانی لە ڕێگەی بۆ نمونە چەناڵی یوتیوبەوە لە ڕێگەی پیجی فەیسبووکەوە لە ڕێگەی چەناڵی تەلەگرامەوە لە ڕێگەی سەکۆ و تۆڕ و پێگە و ئامرازە جیاوازەکانی تری نیو میدیاوە جاریشتر پەخش دەکەیت چونکە ئەمانە زۆرتر دەگەن بە خەڵک ڕەنگە مەسەرەن بۆ هەندێ بارودۆخی فیئە جیاوازەکان و چینە توێژەکانی جیاواز لە ناو کۆمەڵدا ڕەنگە نەتوانێت بەردەوام سەیری تەلەڤیزۆن بکات یان گۆڕانکاری بەسەردا بەڵام ڕەنگە بەردەوام سمارتفۆنەکەی پێبێت بۆیە ئەمە زۆرتر ئەو پەیامی پێدەکات کە ڕاگەانی شێتیش پێویستە لەگەڵ ئەوەی خۆی بگونجێت و بەرەو پێشە بچێت. دکتۆر باسی ئەپدەیتت کرد و باسی سۆشیال میدیاما کرد لە کۆنفرانسە تا چەند تیشی خراوەتە سەر ئەوەی کە یەکێتی خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم پارەسەرنی کە ئێستا هەیە بەتای بە سۆشیال میدیا تا چەند فۆکەس خراوەتە سەری یەکێک لە لیژنە گرنگەکانی کۆنفرانس لیژنەی میدیای نوێ بوو کە خۆشبەختانە ژمارەیەکی زۆر لە ئەندامانی کۆنفرانس بەشداریان تیا کرد بە سەرنج و پێشنیارەکانیان دەوڵەمەندیان کرد بۆ زۆرینەی ئەوانەی کە بەشدار بوون لەو گفتوگویانە گەنجەکان بوون ئەوانە بوون کە زۆرتر سەریان دەردەچێت لە چەمک و بابەتەکانی پەیوەست بە تەکنەلۆژیای نوێ نیو میدیا ئەلگۆریتم AI هەموو ئەو شتانەکە هەموو چەمک و تێرم و کۆنسێپتی سەردەمن هاوچەرخێن کە
پەیوەندیان هەیە بە تەتەوەڕ و پێشکەوتنی خێرای تەکنەلۆژیاوە و لە ڕێگەی ئەم تۆڕە بەیەک بەستنانەوە دەتوانێت پەیامەکان باشتر بگەیەنێ. بۆیە یەکێک لە لیژنەکان بریتیەوە لە لیژنەی میدیای نوێ کە زۆر تاکید کرایەوە لەسەر ئەو پێشنیار و ڕاستپاردە و سەرنجە گرنگانەی کە پێویستن بۆ ئێستای ڕاگەیاندنی یەکێتی لە ڕێگەی میدیای نوێەوە. باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی لەسەر ڕای بەڕێستانەگە بیزانین وەکو پسپۆڕێکی میدیا ئەمەوێت بزانم کە لە ئێستا میدیا یەکێتی بە شێوەیەکی گشتی چۆن ئەبینیت و لە چ ئاستێکدا ئەو گۆڕانکاریانی کە پێویستە لە میدیا یەکێتیدا بکرێت کامانن و چی پێویستە بۆی بکرێت؟ بەگشتی خراپ نییە بەڵام ڕەنگە لە ئاستی چاوەڕوانی هیچماندا نەبێت بە ئێوەی بەڕێزی شەوە بەوانەی کە سیرمان دەکەن بە ئەندام و کادر و لایەنگرانی یەکێتیەوە بە سەرکردایەتەکەی لە ئاستی چاوەڕوانەکان نەبێت کە هەمووی خەتای کەوادری ڕاگەیاندنی یەکێتیە بەشێکی ڕەنگە تەکنیک بێ بەشێک بێ لایەنی دارایی بێ بەشێک پەیوەندی بێ بە هەندێک گۆڕانکاری بارودۆخەوە بەشێک پەیوەندی بێ بە ژینگە کۆمەڵایەتی و سیاسی ئابوووریەکە بەڵام خۆی وەکو لە وەڵامی پرسیارێکی تردا ئاماژان بۆدا تەشخیصکردنی کەموکۆڕەکان دەستنیشانکردنی کەموڕەکان هەنگاوێکی زۆر گرنگە بەرەو چارەسەر بۆیە بەدڵنیاییەوە ڕاگەیاندنی یەکێتی من ئومێدم هەیە کە زۆر زیاتر بەرەو پێشەوە دەچێت و دەتوانێت ڕۆڵی گرنگتر ببینێت لە کایەکەدا. باشە دکتۆر هەر لەسەر ڕاستپاردە و پێشنیازەکان ئەمەد ئەوە بزانم کە تا چەند لەسەر ئەستی باڵای حیزب ئەمانە کاریان لەسەرەگریان خۆت داواکاری ئێوە چی بوو لە کۆنفرانسەکە؟ هەر لە سەرەتای کۆنفرانسەکە ڕۆژی 11 مانگ پێرێ کاک بافەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی هەبوو لە پەیامەکەدا بەڕوونی پشتیوانی بۆ ڕاگەیاندنی یەکێتی بۆ ڕاگەیاندکارانی یەکێتی بۆ ستافی ئۆرگانە جیاوازەکانی ڕاگەیاندنی یەکێتی دەربڕی و وتی لەگەڵتانم پشتیوانتانم تاکیدی لەوە کردەوە کە ئەو ڕاستپاردە و پێشنیارانی لەم کۆنفرانسەدا دەخرێنە ڕوو بە هەند وەردەگیرێ لەلایەن سەرۆکایەتی یەکێتی و لەلایەن مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەمە هەنگاوێکی زۆر مهم بوو لە دواییدا بە هەمان شێوە ئامادەبوونی ئەو ژمارە زۆرە لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی لە کەوادری جیاواز ئەمە زۆر گرنگ بوو کە پشتیوانیەکی گەورە بوو بۆ کۆنفرانسەکە بۆ ڕاگەیاندنی یەکێتی و سەرچاو و کەناڵە جیاوازەکانی ڕاگەیاندنی یەکێتی. لەلایەکی ترەوە تاکیدکردنەوەی بەردەوامی لێبسرای مەکتەبی ڕاگەیاندن و لێبسرای بۆردی ڕاگەیاندن لەسەر ئەم کۆنفرانسە و بە هەندوەرگرتنی ڕاستپاردە و پێشنیارەکان بۆیە بەدڵنیاییەوە ئومێد هەیە کە زۆر بەجددی ئەمانە وەربگیرێن و کاریان لەسەر بکرێت. باشە بەڕستانەوەی ئاگاداربوون لە کۆنفرانسەکە هەوڵی کادران و هەروەها میدیاکاران چۆن بوو لە کۆنفرانسەکە بۆی خستنەوە و ڕێخستنەوەی میدیاکانی یەکێتی؟ پەرۆشێکی زۆر دەبیندرا هەل ئامادەبوون هەم لە بەشداری لە گفتوگۆکان حماسەتێکی زۆر هەبوو و ئەم گفتوگۆ چڕ و گرنگ و جدیانەی کە هەبوو لە لیژنە جیاوازەکانی کۆنفرانس کە هەمویان قەرەباڵغ بوون هەمویان تا درەنگانی ئێوارەی پێرێەوە دوێنێ بەیانی هەموو ئەوانە چۆن گفتوگۆ کرا لەسەر خاڵە جیاوازەکان لەسەر پێشنیار و ڕاستپاردەکان بە هەمان شێوە دوایی چۆن گەڵاڵەکران ئەمانە هەموو گزارشتە لەوەی کە بەدڵنیایی و بەشداریی زۆر جدی و کارا هەبوو. بەڵێ دکتۆر پێشبینی چۆنە لە داهاتوویشی نزیکە ئاپدەیتێکی فراوانە بینین لە ناو میدیای یەکێتیە؟ پێم وایە یەکەم شت پەیوەنددارە بەوەی کە سەرۆکایەتی یەکێتی مەکتەبی سیاسی ئەمە پەسەند بکە ئەم ڕاستپاردانە یان لانی کەم بەشی زۆری پەسەند بکات ئەوەی کە پەیوەندی بەوانەوە هەیە تاوتوێ و دیراسەکردن و دیراسە بکرێت تاوتوێ بکرێت و پشتیوانی گەورەتر هەبێت بۆ ئەم ڕاگەیاندنە کە وتمان تاریخ و مێژوویەکی گەورەی هەیە و هەروەها موکوڕی و جدیەتی ڕاگەیاندکارانی یەکێتیش ئەو حماسەتەی کە بینیمان ئەم دوو ڕۆژە ئومێدی زۆر هەیە کە بەدڵنیاییەوە زیاتر بەرەو پێشەوە بچێت. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر هێرش ڕاستۆر پسپۆڕی میدیاکان بەیانێ لەگەڵمان نبوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت بەدەین. زۆر سپاس. خێربێ دکتۆر سەرکەوتوو بن. زۆر سپاس.